یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 17 فیمینیسم لە یەکەم ڕیشەکانی ئەم وشەیە کە خۆی لە دوو بەش پێک دێ و فیمینیستەکان دروست یا غەڵەت زیاتر بەوانەوە پەیوەندیان هەیە فەڕەنسا و سوسیالیزمە. لە ڕاستیدا مانای فەڕەنسەوی وشەی فیمینیسم بۆ یەکەم جار لەلایەن سوسیالیستی فەڕەنسەوی چارلێز فۆریە لە ساڵی 1837 بۆ باسکردن لە ئازادی بێشەرت و بەندی ژیان کە ئەو بۆ داهاتووی ئارمانی خۆی وێنای دەکرد کەڵکی لێوەرگیرە. یەکەم بەکارهێنانی ئینگلیزی بەڵگەداری ئەو وشەیە بۆ ساڵی 1852 بۆ گۆڤارێکی پرتراژی هەڵسەنگاندن و تاوتوێی پێشکەوتنەکانی جووتیاری، بازرگانی و پێشەسازی کە لە ئیالەتەکانی باشووری ئەمریکا بڵاو دەبەوە دەگەڕێتەوە. لە کۆتایەکانی سەدەی 19 فیمینیسم وشەیەکی تاڕادەیەک نوێ بوو کە لە زمانی فەڕەنسەویەوە هات بۆ ناو زمانی ئینگلیزی. ئەم وشەیە لە سەرەتاوە لە قاموسنامەی ئاکسفۆرد بە مانایەکی نەرێنی کەڵکی لێوەرگیراوە. ڕیبێکا وێست نووسەر و ڕۆژنامەوانی ئینگلیزی بە شێوەیەکی تەشەردار دەڵێ من وەکو خۆم هیچ کات نەمتوانی تێبگەم فیمینیزم چییە، تەنیا دەزانم هەر کات بیرۆڕای خۆم باس دەکەم من لە ژنێکی لەشفرۆش یا خزمەتکارێک جیا دەکاتەوە و خەڵک من بە فیمینیست ناو دەبن. لە سەرەتای سەدەی 20 کێری چاپمەن چالاشی مافی دەنگدانی ژنان لە نیویۆرک تایمز دەنووسێ فیمینیسم چییە؟ شۆڕشێکی جیهانی لە بەرامبەر هەموو بربەستە ساختەکانە کە لە یاسا دابوونەریتی نێوان ئازادی ژنان و مرۆڤ پێک دێ. لە سروشتی دەرونی و ڕوحی هەموو ژنێکدا پێک دێکا کە خودا ئەوەی بەرابەر هاوکار و هاوڕێی پیاوانی بنەماڵەکەی داناوە نەک کۆی لەو خزمەتکاریە کەرەستەیەک بۆ ئەوان. لە گرنگترین بزوتنەوەکانی ژنان و فیمینیستەکان لەم دەورانەدا دەتوانرێ باسی دانانی ڕۆژی جیهانی ژن بکەین. بۆنەی ڕۆژی ژن لە ڕێکەوتی 28 فێوریەی ساڵی 1959 بۆ یادکردنی مانگرتنی یەکێتی نێونەتەوەی ژنانی کرێکاری سەنعەتی جلوبەرگ لە نیویۆرک بەڕێوەدەسێکا یەک ساڵ بەرلەوە لەلایەن حیزبی سۆسیالیستی ئامریکا ڕێکخرابوو. لە مانگی ئۆتی ساڵی 1910 کۆنفرانسی جیهانی ژنان پێش لە دووهەم کۆبوونەوەی گشتی سۆسیالیستی نێونەتەوەیی لە کۆپێنهاگنی دانمارک بەڕێوەچووە و پێشنیاری دیاریکردنی ڕۆژی جیهانی ژنانیاندا، بەڵام ڕۆژێکی تایبەتیان دیاری نەکرد. ساڵێک دواتر ئامریکایەکان لە دووهەمین یەکشەممەی فەوریەی ڕۆژی جیهانی ژنانیان وەڕێخستکە بووە هۆکار بۆ ناونانی ڕۆژی 8 مارس بە ناوی ڕۆژی ژن. لەم جوڵەیەدا ژنانی بلوشی ڕۆژهەڵات ڕۆڵێکی کاریگەریان جێڕا. وەرجینیا وۆڵف نووسەر و ڕەخنەگری ئینگلیزی پێناسەی خۆی لە فیمینیست بەم شێوەیە باز دەکات. هیچ وشەیەک ناتوانێت هێزێک لە سەدەی 19دا لە بەرامبەر هێزی باوکسەلارانە وەستا وەسف بکات. ئەو ژنانەی لە سەدەی 19ەم لە ڕاستیدا پێشەنگی جوڵانەوەی ئەمڕۆکەی ژنان بوون. ئەوان لەگەڵ زوڵموستەمی دەوڵەتی دیکتاتۆری باوکسەلارانە بربەرەکانیان کرد. بەو شێوەیەکە ئەمڕۆ ژنان لەگەڵ زوڵموستەمی حکوومەتە فاشیستەکان خەبات دەکەن و وشەیەکی کۆن و لە کەڵککەوت و هەڵەکە بگرە لە کاتی خۆشیدا لێکەوتەی خراپی زۆری هەبووە. بەو شێوەیەکە ئەمڕۆ ژنان لەگەڵ زوڵموستەمی حکوومەتە فاشیستەکان خەبات دەکەن و وشەیەکی کۆن و لە کەڵککەوت و هەڵا کە بگرە لە کاتی خۆشیدا لێکەوتەی خراپی زۆری هەبووە بۆ هەمیشە وەلا بنێن. وشەی فیمینیستە ئەم وشەیە هاوتا لەگەڵ قاموسنامە بە مانای لایەنگری و پشتیوانی مافی ژنانە. لەو جێیەوە کە گرنگترین حەق واتە حەقی کارکردن و بوونی داهاتە، ئەم وشەیە ئیتر هیچ مانایەکی ناتوانێ هەبێت و وشەی بێماناش واتە وشەیەکی مردوو بێکەڵک و پاسیف بوو. هەتا پێش شەڕی جیهانی دووهەم جەختی فیمینیسم زیاتر پەیوەندی بە مافی دەنگدان بوو. دوای ئەمە
واتە لە دەیەی 60 میلادی بەدواوە دەوری دووهەمی فیمینیسم زیاتر لەسەر ڕەگەز و سێکسۆوالیتە و مافی بەروەری جەختی دەکردەوە. سیمۆن دوابڕۆ لە کتێبی ڕەگەزی دووهەم باس دەکات کە تاکێک ژن لەدایک نابێت بەڵکو دەبێتە ژن. فیمینیستی شەپۆلی دووهەم یەکێک لە گرنگترین بزوتنەوەکانی کۆمەڵایەتی دەورەی دوای شەڕ بووکە دەیتوانی ڕێژەیەکی زۆر لە ژنان کۆبکاتەوەکە لە دۆخی گۆڕانکاری بنەڕەتی خوێندکاری لە ئەوروپا و ئامریکا پێکات و بەسەر دوو ڕەوتی گشتی دابەش بوو. ڕەوتی یەکەم خوازیاری بەشداری تێکەڵی زیاتری ژنان لە نیزامی سیاسی و گەیشتن بە گۆڕانکاری یاسایی بەربڵاوتر بوون. ڕەوتی دووهەم ڕەخنەگری شێوازەکانی چاکسازی خواز و زیاتر لە شێوەکانی یارمەتی ناوچەیی لە چوارچێوەی ئەنجومەنی غێرە نوخبەگەرا و بەربڵاو پشتیوانی دەکرد. شەپۆلی دووهەمی فیمینیسم هۆکاری سازبوونی باوەڕی ئەرێنی لە کۆمەلگادا بە دژی ژنان بوو کە چالاکی کۆمەڵایەتی ژنانی پەرە پێدا، بەڵام بەهۆی سنووردانانێکی تایبەتەوە کە لە ژنان هەیبوو پێناسە و ڕوانگەیەکی تایبەت و جیاشی بوو. بەرەبەرە ئەم سرنجە کە ژنان لە میلەتەکان، ڕەنگەکان، دینەکان و پێشینەی کولتوری جیاواز بەرسرنجی تایبەت دەکەون. هەرچەندکە جوڵانەوەکانی شەپۆلی سێهەم لە دەیەی هەشتادا ڕوانگەی نوێی لە فیمینیست پێکهێنا، بەڵام یەکەم جار ناوی شەپۆلی سێهەم ڕێبێکا واکێر نووسەری ئامریکایی لە ساڵی 1992 لە وتارێک بە ناوی شەپۆلی سێهەمی بوون کەڵکی لێوەرگرتووە. ئەو لە وتارەدا پێداگری کرد کە من پەسا فیمینیست نیم و من شەپۆلی سێهەمیم. کۆبەندی گشتی لە پەیوەندی بە شەپۆلە فیمینیستە پێکاتۆکاندا دەتوانین بڵین شەپۆلی یەکەمی فیمینیستی بۆ وەدەستکەوتنی مافی دەنگدان بربەرەکانی کرد و ئەو مافەی وەدەستکەوت. شەپۆلی دووهەم مافی ژنان بۆ دەستپێڕاگەیشتن بە هەلە بەرامبەرەکان لە دابینکردنی هێزی کاری وەک ئامانجی دیاری کرد بوو جیاوازی ڕەگەزی لە نێو برد. شەپۆلی سێهەمی فیمینیستی لە ناوبردنی ڕەگەز و تاقمکردنی وەدەست خست و ئێستا زیاتر لەسەر بەرهەڵێستی بە دوو جەمسەر زانینی ڕەگەزی و پێکهێنانی کەشێک بۆ کۆمەڵگەی سێکشواڵ و باقی لایەنە جیاوازەکان لە ناو فیمینیسم جەخت دەکاتەوە. ئەمڕۆکە فیمینیستی سەردەم بە هۆگری لە فیمینیستی لیبراڵی، فیمینیستی مارکسیستی، فیمینیستی ڕادیکاڵ، فیمینیستی سوسیالیستی، فیمینیستی دەروون توێژانە، فیمینیستی هاوڕەگەزخوازانە، فیمینیستی زیندووەرانە دابەش دەکرێت. وەکو هەمیشە لە نێو پێناسەی جۆرا و جۆری وشە لە ئینتێرنێت و کۆمەڵە ڕووناکبیرەکان تووشی فیمینیستی ئیسلامی دەبین کە بە سرنجدان بە حەق و مافی نەبوونی ژنان لە یاسا ئیسلامیەکاندا دەتوانین لەگەڵ ئیستلاحی کەچەڵی مو قرژن وەکو یەکدا بنین. لە کۆتاییدا پلات فیمینیست بەو شێوەیە باز دەکات ژنێک لە ئێستادا بەرامبەر بە ماشێنی دەرونی خۆیەتی، چونکە ئەو هیچ کات ڕۆڵی شۆناسێکی یەکگرتووی نەبووە. هەندێک کات دایک، هەندێک کات خۆشەویست و کاتی کاریش بۆتە بەشێک لە دەستگای چنین. ئەو هەم مرۆڤە هەم ماشێنی دووبارە بەرهەمهێنانە، هەم بەشێک لە سیستمی هاوشێوەسازیەکە بەرهەمیشی وەکو خۆی دووبارە بەرهەم دێنێتەوە. ئەو بەردەوام لە پەیوەندی لەگەڵ توخمی مەجازی دەرونی خۆیدایە. ئەوە هەمان پەیوەندیەکە بەشی ونبووی ئەو لەگەڵ ماشێن پێک دێنێ.